پرۆژەکانی ئەمڕۆمان ئەمڕۆ 12 ئاب ڕۆژی جیهانی لاوانە لەسەر ئاسەری جیهاندا بە شێوازی جیاواز ئەم یادە دەکرێتەوە لە ڕێگەی چالاکی و فیستیڤاڵ و هەروەها لە ڕێگەی ئەنجامدانی چەند پرۆژەی جیاواز لەسەر ئاستی جیهاندا هەوڵ ئەدرێت کە گرنگی با لاوان بدرێت. لاوان وەک دەوترێت داینەمۆی کۆمەڵگەن، ئەو جیلەی کۆمەڵگەن کە خاوەنی زۆرترین وزە و خاوەنی زۆرترین چالاکی و خاوەنی زۆرترین بیرۆکە و ئایدیا و داهێنانی نوێن هەر لەبەر ئەوەشە دەبێت لەسەر ئاستی کۆمەڵگاکان گرنگێکی ئەجگار زۆر بە توانەکانی لاوان، توانەکانی گەنجان بدرێت، بتوانرێت گەنجان لاوان لەسەر ئاستە جیاوازەکاندا بهێنرێتە پێشەوە سود لە توانە و وزە و لە بەهرەکانیان لە بیرۆکەکانیان لە داهێنانەکانیان وەربگرێت. ئێمە بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بە ڕۆژی جیهانی لاوان هەروەها هەوڵەکان بۆ هێنانە پێشەوەی لاوان و کارکردن بۆ دەرخستنی توانەکانی لاوان دەچینە لای زۆر بەڕێز کەمال ئەحمەد کە بەڕێزان سەرپەرشتی پرۆژەکانی ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستانن و ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەن. کاکەمان سڵاو لێ بێبانی باش. زۆر بەخێر بێ کاکەمان. زۆر سپاس. کاکەمان ئەمڕۆ ڕۆژی جیهانی لاوانە. ڕێکخراوەکەشتان بە ناوی ئازادی لاوانی کوردستانەوە. جا بنەوێت دەستپێک لە زاری بەڕێستانەوە تعریفێک بۆ ڕۆژی جیهانی لاوان بکەین یاخۆ ئێوە ئەم ڕۆژە چۆن دەبینن؟ سپاس بۆ ئێوە. بێگومان ڕۆژی جیهانی لاوان ئەم ڕۆژە لە لایەن نەتەوە یەکگرتووەکانەوە لە حەفەی 12 ساڵی 1990 لە دانیشتێکی نەتەوە یەکگرتووەکانە بڕیاردرا هەموو 12 ئابێکی دیاری بکرێت بە ڕۆژی لاوان. بێگومان لەم ڕۆژەیە لە تەواوی جیهانە کار لەو بوارانەکەن کە گەنج حەز و خولیای هەیە تێیدا. هەموو ئەو ڕێکخراوانی کە لە جیهاندا هەن کار لەسەر ئەوەکەن کە پرۆژەکانیان لە بواری خزمەتکردن بە لاوان بخەنە بەردەست و سوودی تەواو لە توانەکانی گەنجی ژوەر بگرن لە هەمان کاتاکە ئیشی لەسەر بکرێت. ئێوە ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستانن. جا من دەستپێک دەمێت ڕۆڵی ڕێکخراوەکەتان لە کارکردن لە بواری لاواندا لە دەرخستنی توانەکانی لاواندا بزانم بەگشتی ڕۆڵی ئێوە بەگشتی ڕۆڵی ڕێکخراوەکان لە ناو هەرێمی کوردستاندا چۆن دەبینیت لە خزمەتکردنی گەنجە؟ بێگومان ڕێکخراوی ئازادی لاوان لە سەرەتای دروست بوونیەوە کە ئێمە هەمیشە ئاڵێن ڕێکخراوی ئازادی لاوان دیارەیەکی جوانی جەنابی ڕەحمەتی مان بوو بۆ لاوانی کوردستان کە لە 26 پێنجی 99 بڕیاری دامەزراندنی درا و بێگومان ڕێکخراوی ئازادی لاوان توانیوێتی شوێندەسی خۆی دیاری بکات لەوەی کە لە پێگەیاندنی گەنج لە کوردستانە لە تەواوی کوردستانە. یعنی ئەگەر سەیری ڕابردووی ڕێکخراوی ئازادی لاوان بکەین ئەوەندە گەنجی پێگەیاندووە کە لە داهاتووە بتوانن لە ئۆرگانە جیاوازەکانیان لە شوێنە جیاوازەکانی لە کەرتە جیاوازەکانی و حیزبیش و حکوومەتیش کار بکەن و چەندین کەسایەتی دیار هەیە کە ئێستا باڵادەستن لە نێو حکوومەت و پێشتر کادری ڕێکخراو بوون و ئەکرێ بڵێن پەروەردەی ڕێکخراوی ئازادی لاوان بوون. بۆیە ڕێکخراوی ئازادی لاوان بە تایبەت و هەموو ئەو ڕێکخراوانی تر گرنگن کە لە کوردستانە هەند کار بۆ گەنجەکان چکە ئەومان لەبیر بێ هەر ڕێکخراوێک کە دەست ئەکات بە کارکردن بەپێ ئەو بواری خۆی کە دیاری ئەکا گرنگە بۆ ئەوەی کە بزانین چه خزمەتێکەکە چکە دەستبردن بۆ هەر بوارێک بۆ خۆی خزمەتکردن لەو بوارەیە بە گەنج. ئازادی لاوان ڕێکخراوی ئازادی لاوان کە دەستی بردو بۆ لاوان بێگومان ئەزانێت کە ئەرکێکی قورسیشی لەسرە چکە لاوان چینێکن کە حەز و داخوازیان زۆرترە و بە بەردەوامی لە نوێبوونەوەیان بە بەردەوامی داخوازیەکانیان نوێ ئەبێتەوە وە زیاتر ئەبێ. بۆیە ئەرکی ڕێکخراوی ئازادی لاوان زۆر قورسترە بۆ ئەوەی بتوانێت بەلانی کەم ئەگەر نەتوانێت بەهۆی ئەو ڕووداوانی کە لە عێراق و لە کوردستانە هەیە نەیتوانی بێ هەموو داخوازەکانی گەنج بەدیبێنێ. بێگومان بەشێکی باشی داخوازەکانی گەنجی بەدیهێناوە لە چەند ڕوویەکەەوە لەوانە لە پێگەیاندنیان لە بوارەکانی خۆیان. کەمەدەێت پرسیاری ئەوە کەم ڕێکخراوەکان باسی ڕێکخراوی ئازادی لاوان دەکرد چۆن دەتوانێت خزمەت بە گەنج بکات، چۆن ئەتوانێت سود بە گەنج بگەێنێت؟ ئێمە وەکو خۆمان وەکو ڕێکخراوی ئازادی لاوان پرۆژەیەکی 6 مانگیمان ئامادە کردووە و نردومانە بۆ لایەنی پەیوەندیدار کە بتوانین بە هاوکاری هەردوو لە ئەم پرۆژەیە جێبەجێ بکەین. ئەم پلانی 6 مانگی ئێمە لە 8 پرۆژەی جیاوازیان لە 8 سێکتەرە کار بۆ گەنجەکات کە یەکەمین هەنگاوی ئەم پلانە 6 مانگیە ئەنجامدانی 5 دیدارە لە سەرئاستی پارێزگاکانی کوردستان هەولێر، سلێمانی، دوهۆک، هەڵەبجە، کەرکووک
ئەم 5 پارێزگایە. ئێمە دەستپێکی پرۆژەکانمان دەستپێکی پلانەکەمان ئەم 5 دیدارە ئەبێت کە لە هەر پارێزگایەک دیدارێکی گەورە سازەکرێت بۆ ئەوەی بزانین داخوازیەکانی گەنج لەو پارێزگایە چیە و حەز و ئامانجەکانیان چین دواتر دەرئەنجامی ئەو دیدار و کۆنفرانسانە کۆئەکرێتەوە و لە تەسلیمی بەلایەنی پەیوەندیدارەکرێت. ئێمە لە هەشت بوارۆکوتم پرۆژەمان هەیە بۆ خزمەتکردن بەلاوان کە لایەنی وەرزشیە، لایەنی هونەریە، لایەنی کللتوریە، لایەنی بزنس و پرۆژەی بچووکە کە ئێستا پێم وایە لایەنێکی زۆر گرنگە کە بتوانین هاوکاری گەنج بین لەو بوارانەیە. بۆیە ئەم هەشت بوارە ئێمە لە ماوەی ئەو پلانی 6 مانگەیە بێگومان کە جێبەجێ ئەەکەین سوودمەندی سەرەکی و سوودمەندی یەکەم لاوانی کوردستانە بە تایبەت لە هەر شوێنێک و لە هەر شارێکە بە پێی پێویستی ئەو شارە ئێمە دەست ئەبین بۆ ئەو پرۆژانی کە جێبەجێ بکەین. لە دیدارەکەتاندا کە لە 5 شاری هەرێمی کوردستان بەڕێوە ئەچێت هەوڵتان داوە بەشێک لە دیدارەکە لەلایەن گەنجانە لەلایەن لاوانەوە ساز بدرێت خۆ بەڕێوە بدرێت ئامادەیان تێ هەبێ گفتوگۆکان هەوڵ نەک هەوڵ دراوە بەڵکو یعنی ئەوە تەسبیت کراوە بەشێکی زۆری چکە ئێمە قسە بۆ گەنج ئەەکەین. ئەمانێ بزانین گەنج داخوازی چییە؟ ئێمە منێک ئەگەر گەنج نەبم ناتوانم داخوازەکانی گەنج بە تەواوی دیاری بکەم. و هەوڵیشمانداوە نەک خودی گەنج بێ بەڵکو زۆرترین ئەو کەسانی کە قسەکەرن لە دیدارەکانە دانیشتوی شارەکە خۆی بێت چکە ئەو کەسێک کە دانیشتوی شارەکەی باشتر ئەزانێ معاناتی چکە ڕەنگە ئەومان لا ڕوون بێ ئێستا گەنجێکی دهۆک پارێزگای دهۆک معاناتی جیاوازتر بێ لە پارێزگای کەرکووک جیاوازتر بێ لە پارێزگای هەڵەبجە. بۆیە ناکرێت من گەنجێکی هەڵەبجە یا گەنجێکی دهۆک بەرم لەوێ لە دهۆک گەنجێکی کەرکووک بەرم لە دهۆک باز لە کێشە و گرفتەکانی گەنجی ئەو شارە بکە. بۆیە نەک ئەوەی کە گەنجان بەشێکی گرنگی دیدارەکەن چی وەکو بەشدار بوو چی وەکو قسەکەر یان وەکو ئەو کەسی کە بەشداری سەرەکی ئەبێ لە دیدارەکەیە بەڵێ گەنج پایەیەکی گرنگی دیدارەکانە چکە ئێمە ئامانجمان لەوەیە بزانین کێشە و گرفتەکانی گەنج لە چەند ڕوویەکەوە دیاری بکرێت لەوانە هەلی کارە دەستبردن بۆ پرۆژەی بچووکە کاریگەری مادەی هۆشبەرە لەسەر گەنج و چۆن بتوانین ڕوبەڕووی ئەو حاڵەتانە بینەوە کە ئەبێتە هۆی لە ناوبردننی گەنج و لە ناوبردنی توانەکانی گەنج. بڵێ ئێکا کەمال ئێوە مدێکی زۆرە لە ناو ڕێکخراوەکاندان و بەرکەوتی زۆرترین بەرکەوتنتان لەگەڵ گەنجە هەبوو بە حکومی ڕێکخراوەکەتان زیاتر لە معانات و لە کێشە گیر و گرفت و لە داواکاری و لە حەز و خولەی گەنجەکان تێکەن. جا دەمێت بزانم ئێوە لەنەو ماوەی کە لەگەڵ گەنجە کارتان کردووە ڕوبەڕووی بوونێتەوە زۆرترین داواکاری گەنجان چییە؟ جان زۆرترین خواستی گەنجان بۆ چییە؟ کێشەکانیان چین؟ گرفتی سەرەکی گەنج ئێستا ئەوەی کە ئێمە بەرکەوتەمان لەگەڵیا هەیە بەداخەوە بەشێکی لایانی تەندروستیە کە ئەڵێم دەستبردنە بۆ مادەی هۆشبەر کە بە ڕێژەیە گەنج ئەمڕۆ ئالوودەی بووە و ئێمە پرۆژەمان هەیە چۆن بتوانین ئەگەر نتوانین بنبڕی ئەمە بکەین بتوانین هۆشیاریەک بای ئەوەندە ببەخشینەوە بە گەنجکە بتوانێت ڕوبەڕووی بێتەوە. گرفتێکیان ئەوەیە گرفتێکی تریان هەلی کار و نەبوونی کارە گرفتێکیان ئەوەیە کە لەو بوارەیە گەنج زانکۆ تەواو ئەکا پەیمانگا تەواو ئەکا ڕەنگە نەتوانێت زانکۆ پەیمانگا تەواو بکە بەڵام ئاستێکی خوێندن تەواو بکە بێکارە ڕەنگە توانایەکی هەبێ بەڵام نەزانێت ئەم توانایی چۆن بخاتە گەڕ. بۆیە گرفتی گەنج لەو دوو ڕۆیە بۆیە ئێمە دوو بەشی سەرەکی پلانی 6 مانگەکەمان داناوە بۆ ئەو دوو بوارەکە کاری لەسەر بکرێ بۆی بتوانین گەنج بتوانێت چۆن پرۆژەیەک بۆ خۆی پرۆژەیەکی بچووک دابمەزرێنێ و گەشەی پێ بدا و بەردەوامی پێ بدا. ژمارەیەکی زۆر لە گەنجەیە کە خاوەنی پرۆژن خاوەنی بیرۆکان خاوەنی دەهێنانن بەڵام گلەی ئەوان هەیە کە کەسێک دەستیان بگرێت گلەی ئەوان هەیە کە هیچ لایەنێک نە سەپۆرتیان بکات کە بتوانن پرۆژەکانیان جێبەجێ بکەن. اینجا چارەسەرەکە بۆ ئەمە چییە؟ چۆن ئەتوانن ئێوە یارمەتی بەنە خۆت بە شێوازێک لە شێوازەکان فەندێک یاخۆت پشتگیریەک بۆ ئەم گەنجانە بدۆزنەوە پەیدا بکەن یاخۆ دروستی بکەن بۆی کە بتوانن لەو حەز و خولیە و دەهێنانی کە لە مێشکاندایە بچنە پێشەوە. خات و چاوان پرۆژە دوو هەنگاوی سەرەکیە ڕەنگە من ئێستا پارەم هەبێ بەڵام نەزانم چۆن پارەکەم بخەمەگە بۆیە ئێمە تیشمان خسۆ سەر دوو بوار بواری یەکەم پێگەیاندنیانە لەو بوارەیە شارەزابوونیانە لە بوارەکەیە و ئەگەر شارەزا بوون دواتر دامەزراندنی پرۆژەی بچووکە بێگومان ئێمە وەکو ڕێکخراوە ئازادی لاوان یەکێک لە پلانەکانمان کە دەستمان بردۆ بۆ بواری پرۆژەی بچووک و فراوانکردنی پرۆژە لە ڕووی مادیەوە کار بوو ئەوواکەین کە پشگیری تەواوی ئەو گەنجانە بین کە دەست پێ ئەەکەن ڕەنگە ئێمە نەتوانین لە
لە هەموو پارێزگایەکە یان لە تەواوی کوردستان یان لە شارێکە هەموو ئەو گەنجانی کە بێکارن بتوانین ئێمە هەلی کاریان بۆ دابینکەین بەڵام بە ئەنازەی پێویست ئەتوانین ئەو کەسانی کە سوودمەندن لە پرۆژەکانمان بەلانی کەمەوە بتوانرێت ئەو گەنجانە بخرێتە سەر هەلی کار بەپێی پسپۆڕی خۆیان بیرمان نەچێ ئەمە یەکێک لە پرۆژەکانمان کردنەوەی خولی پیشەییە لەگەڵ کە لە پلانەکانمانە هەیە بە تایبەت لەگەڵ لەو شارانەی کە بەڕێوەبەرایەتی پیشەیەکانی لێە لە حکوومەتی هەرێم هەماهەنگیەک دروستەکەین لە داهاتوە کە پلانەکەمان کەوتە سەر کارکردن هەماهەنگیەک دروستەکەین بۆ ئەوەی بە بەردەوامی پەرە بەو لایەنە بدرێت چونکە ئەگەر گەنجێک توانرا فێری پیشەیەک بکرێ فێری مهنەیەکی بچووک بکرێ بێگومان بە داهاتێکی کەم ئەتوانرێ هاوکاری بە پرۆژەیەکی بچووک دابنێ بۆی بەردەوامی پێ بدە چونکە ئێمە بیرمان نەچێت دابەزراندنی پرۆژە ڕەنگە بە 1.5 میلیۆن بە 2 میلیۆن بتوانێت پرۆژەیەک بچووک دابمەزرێنە ئێستا لای بەشێک لە گەنجەکان یعنی ئەو گرفتەی هەیە کە ئەگەر بڵێ پرۆژەیەکی خۆتە هەبێ واتە سەورەکە کە ئەبێ بڕێک پارەی زۆری پێبێ سەرمایەکی زۆری پێبێ ئەو جا بتوانێت یان هەندێک لە گەنجەکان ڕەنگە ئەو داهاتشان لە بەردەساوێ بەڵام نتوانێت نەزانێت چی بکە بۆ یەککردنەوەی ئەو خولانە هاوکارێکی زۆر باشە بۆی ئەو گەنجانە بتوانن لە سەرپێی خۆیان بوەسن ئەگەر لە پاڵکردنەوەی خولە پیشەیەکانە بتوانین ئەو پلانە جێبەجێ بکەین و فەندیان بۆ دابین بکەین و پرۆژەی بچووکیان بۆ دابمەزرێن و بیان خێنە سەرکار بێگومان ئەوە زۆر گرنگە بەڵام ئەگەر لە حاڵەتێکە گرفتێکاتە پێشە نەمانتوانی لایەنە دارایەکە دابینکەین ئێمە بای ئەوەنە گەنجەکەمان پێگەیاندووە فێری میهنەکەمان کردووە کە خۆی بە مەبلەغێکی زۆر کەم بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ ئەم خولانە هەڵبەتە کەمال گرنگی خۆیان هەیە بڕاستی کە هەرێک لەو فێرخوازانەی کە لەم خولەدا بەژارنەوەکو خۆی وەری بگرن ڕەنگە ڕێژی بێکاری و کەمکاری زۆر کەم بێتەوە لە ناو کۆمەڵگەدا اینجا لە ئێستادا هەر ناو چینی گەنجاندا ئەو جیلی کە تەخەڕوج دەکەن ئەو جیلی کە زانکۆ پەیمانگاکان تاو دەکەن جیلی گەنجن ئەوانن کە تاقە و وزێکی زۆریان هەیە جا تا چەندێک لەم خولانەدا جێکراوەتەوە بۆ ئەو خوێندکارانی کە زانکۆ پەیمانگاکان تاواکەم بووی کە بتوانن لە بوارەکانی خۆیاندا دووبارە ئەپدێت بکرێنەوە و دووبارە ئامادەکرێنە بۆی کە بتوانن بە پسپۆرەکانی خۆیان بۆ شەهادی کە هەیەە کار وەربگریا خۆت کاریان دەست بکەوێت ئێمە گرفتێکمان هەیە بۆی ڕوبەڕووی ئەو گرفتە بینەوە ئەبێ ئەو پلانە جێبەجێ بکەین گرفتەکە ئەوەیە ئەو گەنجێک کە زانکۆی تەواو کردووە پسپۆڕیەکی تەواو کردووە دوو کێشەی لە بەردەمایە یان ئەوەی توانایەکی پێویستی نییە پسپۆڕێکی خۆی بخاتەگەر یان ئەوەی شارەزانیە چۆن پسپۆڕێکی بخاتەگەر بۆی ئێمە هاوکاریان ئەبین لەوەی کە ئەم دوو ڕێگەی بۆ ڕۆشنکەینەوە ئێستا بەشێک لەو گەنجانی کە زانکۆ تەواوەکان لە ڕووی بڕوانامە و بڕوانامەی هەیە بەڵام پسپۆڕیەکی نییە یان شارەزایی تەواوی لە بوارەکەی خۆیان نییە ئێستا ئەگەر ئێمە بەڕێستان لە کورسات ئەگەر هەلێکی کار ڕابگەێنن بەنمونە پێویستان بە گرافیک دیزاینێک بێ دروستە ڕەنگە دەیان سەدان دەرچووی زانکۆ کە بەشی کۆمپیوتەر و ئایتی تەواو کردووە پەیوەندی بکە سیڤی بنێرێ بەڵام وەختێک کەیتە سەرچاپێکەوە ماشاکەی ڕێژێکی زۆر کەمی ئەوەی کە ئەگەر 100 گەنج بێ خاوەن بڕوانامە بێ بەشێکی زۆر کەمی ئەو مەرجانەی تیابێت کە بەڕێستان داواتان کردن هەر شوێنێکی تر داواکە بۆچی چونکە ئەم گەنجە نەیتوانیوە سوود لە پسپۆڕەکەی خۆی وەرگێ جایان نازانێت چۆن سوودی لێوەربگرێ یان ناتوانێت سوودی لێوەربگرێ بۆیە ئەو پلانانەی ئێمە ئەو پرۆژانەی ئێمە کە جێبەجێ ئەەکەین هاوکارین لەو دووڕۆوە یەکەم بتانی سوود لە پسپۆڕەکەی خۆت وەرگری دووهەم بتانی ئەو پسپۆڕی کە هەتە پەرەی پێ بدەیت شتێکی تر کاکەمال بۆ بنە خوێندکارانە کە زانکۆ پەیمانگەکان تەواوەکەن ئەزمونیان نییە ئەو شوێنانش کە ئەمان سیڤی ئاڕاست ئەکەن تەقدیمی ئەەکەن داوای ئەزمموی لێ ئەەکەن بۆ ئەوەی بتوانە کارەکەی بکات خوێندکار چۆن بتوانێت ئەوەی کە ئەم ئەزمونە پەیدا بکات ئایا ئەتوانێت بە شێوازێکی خۆبەخشانە هەر کار بکات اینجا ئەزمون پەیدا بکات یاخود خولێک مەشقێک ڕێهێنانەکەی کە شوێنی ئەزمونونەکان بۆ بگرێتەوە بوونی ئەزمون گرفتێکی زۆر گەورەیە لە بەردەم گەنج ئەمڕۆ بۆ دەستکەوتنی هەلیکار بە ئەکرێ بڵێم زۆرینەی شوێنەکانیش مەرجێکی سەرەکیانەوەی بەلانی کەمەوە ساڵێک 2 ساڵ ئەزمموی هەبێ لەو بوارەیە ئەوجا ئەو گەنجە وەرەگرێت بۆیە ئامۆژگارین بۆ ئەو گەنجانە ئەوەیەکە ئەگەر تەخەڕوجەکات بە خۆبەخشیش بێ لە هەر شوێنێک لە مەجالەکەی خۆی ئێستا بەداخەوە خاتون ئێمە بە حکمەوەی کە لە بوارەکەین ئەبینین گەنج هەر دەورێک بەشێک لە گەنج هەر خولێک هەر سیمینارێکە بینێ ئەچێتە نێوی ئەمە وای کردو ئەو گەنجە نقم بێ نەزانێ پسپۆڕەکەی چییە من پێویست ناکات کە پسپۆڕەکەم ئایتیە
بە ئەنازەی پێویست بەشدار بم لە هەموو خولێکی کە لە خارجی پسپۆڕێکی خۆمەوە ڕەنگە بە ئەنازەی پێویست کا من بەشدار بم بۆ زیادکردنی معریفەی خۆم بۆ زیادکردنی پەیوەندیەکانی خۆم بەڵام پێویست ئەکات تەرکیز کەمە سەر ئەو بواری کە ئیشی خۆمی تیاکەم بۆیە کارکردن بە خۆبەخشی زۆر گرنگە چکە ئێمە ئەومان لا ڕوون بێت ئەو ئەزمونەی وەری ئەگرین لە خۆبەخشیە ئەگەر بەراوردی کەین بە پارە حساب کە ماگانە من بڕە پارەیەکم هەیە چکە من ئەگەر ساڵێک ئەزمموی 2 ساڵ خۆبەخش من ئەزمموی 20 ساڵ کارکردنم هەیە خاتم لە هاوینی 2004ەوە کار لە نێو ڕێکخراوەکانە ئەەکە ئەم 20 ساڵە ئەگەر بەراوردی کەین بە پارە دەیان خولوسی مینار هاتوتە پێشەوە کە سوودم لێ وەرگتووە مقابل بە بڕەپارێکی زۆرە پەیوەندیگەلێکی زۆرم دروست کردووە ئەگەر بە پارە حسابیکەین مقابل بە پارەیەکی زۆرە بۆیە ئەمەت پێ ئەڵێم چکە گەنج ئەوەی لە ڕەفزە ئەوە ڕەدەکاتەوە ئەڵێ من چۆن بڕۆم بەبێ بەرامبەر ئیش بکەم بەبێ بەرامبەر نییە توانایی خۆت زیادەکەی لایانی معنەوی خۆت زیادەکەی پەیوەندیەکانت فراوانەکەی ئەزمونونەکەی خۆت گەشە پێ ئەدەی ئەبینی گەنجێک دەرچووی یەکێک لە بەشە تەندروستیەکانە هەر لە ماڵی دانیشتووە دوای چەند ساڵێ ئەوەی کە وەری گرتووە لە ماوەی چەند ساڵی خوێندنیا بیری ئەچێتەوە ئیتو ئەگەر ڕۆشت بێ بە خۆبەخشی لە شوێنێک کاری کرد بێ بەهرەکانی خۆی پەرە پێدا زیاتری ئەکات تا لە مەجالێکە ئەو ئەزمونە پیا ئەکا کە ئەگەر سبەی ڕۆژ شوێنێک داوای کردوتی ئەزمموی ساڵێکم هەیە لەگەڵ فلان شوێن فلان دەستگا فلان مواسسە بۆیە زۆر گرنگ ئەمە لە ڕووی معنەوەکەوە لە ڕووی زانستیەکەی خۆشەوە پەرە بە توانەکانی خۆیەدا ئەو زانستی کە پێێتی ڕۆژانە لەگەڵی کار ئەکا زانیاری زیاتر بەرهەمێنێ گەشەی پێدا توانەکانی زیاتر گەشە پێدا بۆیە زۆر گرنگە کارکردن بە خۆبەخشی بەڵام خۆبەخشی بزانین لەکوێ ئەیکەین و چۆن ئەیکەین ئەو کێشەش هەیە کاکەمال لە ئێستادا هەموو شوێنێکیش بۆ خۆبەخشینی لەگەڵ ئەوکەم ئامادەی بێ بەرامبەر خزمەت بکە بێ بەرامبەر کارەکەی بکە باڵ لەگەڵ ئەوەشدا لە زۆر شوێنەکاندا بەداخەوکە خۆبەخشی نییە ڕێگان پێنادەن یاخود هەندێک شوێنی تریژ هەیە ئەو خۆبەخشیە بۆ منە ئەڵێ تۆ ساڵێک 2 ساڵ ئەزمونونەکەت کەمە هێشتا بە خۆبەخشی لە کاتێکدا ئەم گەنجە ڕاستە بۆ منە هەندێک ئەزمون بە پارە ناکڕێ بەڕاستی بۆ منە بەڕز باس لێوە کرد هەندێک ئەو ئەزمموی ژیان و ئەزمموی کارکردن زۆر لەسەر و موچەوەیە بەڵام ئەمەش سەختێکی زەمەنی هەیە و ئەم کەسا پێویستی بەپارە پێویستی بۆیە کە حیاتی خۆی بەڕێ ئەوبات بۆ منەکە چێت لە شوێنێکە بە خۆبەخشی کار دەکات ئەکری هاتوچوی هەیە کری خواردنی هەیە لەگەڵ ئەوەی کە هیچی دەست ناکەوێت بگرێ بێ مەبلەخێک پارەش سەرف بکات بڕاستی گەنجان ئەمە بەشێکە لە کێشەی گەنجان کۆتا قسەی من ئەوە بوو کە وتم بزانێت چۆن و لەکوێ کاری خۆبەخشیەکە بکە چەند مواسسەیەکەیە لەم شارەیەکە ینی لە کوردستانە ئاگاداری ئەوەین بە فعلی گەنج پێ ئەگەیەنێت بە فعلی ئەو گەنجە پێ ئەگەیەنێ بۆی پێ بگات بۆیە ئێمە زۆر گرنگە بزانین لەکوێ کاری خۆبەخشی ئەەکەین ناکرێ من هەر بەس بە ئەوی کارم دەست بکەوێ بڕۆمە هەر مواسسەیە کاتێک کە من ئەزانم ڕاستە کاری خۆبەخشی ئەەکەم بەڵام توانەکانم سنووردار ئەبێت توانەکانم کێشەی بۆ دروست ئەبێ ئێمە ناکرێت ئەگەر بێگومان بە لەوەی ئەگەر گەنجێک ساڵێک 6 مانگ لە شوێنێکە کاری خۆبەخشی کردبێ نەیتوانی بێت توانەکانی خۆی پەرە پێبدا گرفت لە 2 شوێنە هەیە یان ئەوەی کە من نازانم پەرە بە توانەکانی خۆم دەم یان ئەو شوێنی کە هەڵم بژاردووە هەڵەیە چکە ناکرێت من 6 مانگ کارم کردبێ ئەزمونونەکەم زیادی نەکردبێ 3 مانگ کارم کردبێ ئەزمونم زیاتی نەکردبێ من ئەبێ خۆم بزانم چ شوێنێک دیاری ئەەکەم و فیدباکمە بێ بۆ خۆم دوای 3 مانگ چیم کرد ئاستی زانیاریەکەم لەکوێ گەشت بکوێ ئێمە مواسسەیەکەیە هاوڕێمانن بۆ 3 مانگ خەڵک وەرەگرێ ئەنی گەنج وەرەگرێ بە خۆبەخشی بەڵام لەو 3 مانگەیە بە فعلی وای پێ ئەگەیەنێ کە پێویستی بەوە نەبێت جارێکی تر لەو مواسسەی خۆی بە خۆبەخشی کار بکاتەوە چکە لەگەڵ ئەوەی ڕاستە ئێستا هەندێک شوێن و دەستگا هەیە سو ئیسفادە لە توانای گەنجەکە بەکاری ئەهێنێ بەڵام ئەوە منم ئەبێ بزانم بۆچی ئیش ئەەکەم نەک ئەوەی بڕۆم من پسپۆڕەکەم ئایتیە بڕۆم بە خۆبەخشی لە مواسسەیە کار بکەم پسپۆڕەکەم بازرگانیە توبی هەرچێکە لە مواسسەیەکە کارەکەم ئەبێ لە بوارەکەی خۆما کار بکەم ڕاستە من بەبێ بەرامبەر ئیش بۆ تۆ ئەەکەم بەڵام لە بەرامبەر ئەوەیە ئەبێ ئاستی زانیاری خۆمت زیاتر کەم لە تۆ ناکرێ من لە مواسسەیەکە بە خۆبەخشی کار بکەم بەڵام بڕۆم لە مەجالێکی ترا ئیشم پێ بکرێت ڕاستە لە نێو بیناکەیە ئیشم پێەکە بەڵام نامخاتە پسپۆڕێکی خۆم ئەبێ گەنج بایی ئەوەندە وشیاری هەبێت کە ئەگەر لە هەر شوێنێکە کاری خۆبەخشی کرد لە بوارەکەی خۆیان کار بکە
سەبارەت بە توانەسازی گەنجان ژمارەی بەرچاو لە گەنجمان هەیە توانەسازێکی زۆر باشیان هەیە کە ڕەنگە لەسەر ئاسی هەرێمی نتوانین ئێمە سوودیان لێ وەرگرین بەڵام تا چەندێک سەپۆرتان دەکرێت کە لە دەروێ وڵات ئەو توانایان دەرببڕێ خوتەل و توانایاندا کار بکەن. ئێمە وەکو ڕێکخراوی ئازادی لەوان پەیوەندێکی باشمان لەگەڵ هەندێک منەظەمەی دەرەوەی هەیە بۆیە ئەو دەرفەتە باش ئەڕەخسێ بۆ ئەوەی کە گەنجەکانی خۆمان سوودیان لێ وەربگرین بۆ ئەو بواران. نمونەیەکی زۆر سادە ئێمە لە مانگی 6 بەشدار بووین لە کۆنگرەیەکی لاوان لە وڵاتی لوبنان. دوو نوێنەری ڕێکخراو بەشداری کرد لە ئەو کۆنگرەیە. لە کۆنگرەکە پێگەی ئێمە دیار بوو ئەزانرا بۆ لەبەرەوەی ئێمە لە ڕێکخراوێک بووین باش پەروەردەکراوی. بۆیە زۆر گرنگە ئەو گەنجانە کە ئەگەر ئەزانن توانەکانیان لەسەر و هەندێک دەستگاوەیە پێویست ناکا من لەوێ کار بکەم. ئەمڕۆ مەجای پەیوەندیکردن زۆر باشە. هەندێک ڕێکخراو هەیە پەیوەندی زۆر باشە لەگەڵ ڕێکخراوەکانی دەرەوەیە. دەرفەتی ئەوەت بۆیێتە پێشەوە بەشداربی لە کۆنفرانس و کۆنگرەکان و هەندێک سیمینار کە لە دەرەوە سازەکرێت. بۆیە ئەو گەنجە یەکەم پێویستە بزانێت ئەو ڕێکخراوانە بدۆزێتەوە کە پەیوەندیان لەگەڵ ڕێکخراوەکانی دەرەوەیە هەیە. بۆ کاتێک کە من ئەزانم توانایەکم هەیە پێویستی بە فراوانکردنە زۆر زیاترە لەو فراوانکردنی کە لە وڵاتی خۆما هەیە. بۆیە گرنگە ئێمە دەستبەرین بۆ ئەو بوارانە کە لە دەرەوەی وڵات ئەو گەنجانە توانەکانیان سوودیان لێوەربگرین بۆ ئەو بوارانە لە ئەو کۆنفرانس و کۆنگرە و سیمینار و کورسانی کە لە دەرەوەی وڵات ساز ئەکرێت. وە خۆشبەختانە ڕێکخراوی ئازادی لاوان دەستی بردۆ بۆ ئەو بوارانەوە لە داهاتووە ئێمە کار لەسەر ئەوەکەین کە چکە ڕێکخراوی ئازادی لاوان ئەندامە لە سۆسیال ئینتەرناسیۆنال و پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ چەندین ڕێکخراوی جیهانی هەیە. ڕاستە ئێمە وەکو ئازادی لاوان قسەکەین پەیوەندیەکانمان لە مودەتی چەند ساڵی ڕابردوو زۆر بەرەو لاواز بوون ئەچوو. بەڵام خۆشبەختانە لە دوای ئەوەی کە ستافی نوێ دەست بەکار بووین دەرفەتی زۆر باش بەڕێوەیە بۆ ئەوەی کە سوود لە توانەکانی خۆمان وکو کادری ڕێکخراو زائیدەن ئەو گەنجانی کە لە کوردستانە هەن بیان ناسێنین بە ئەو شوێنانی کە لە دەرەوەی وڵاتە. زۆر سپاس بۆ تۆ بەڕێز کەمال ئەحمەد بەرپرسی پرۆژەکانی ڕێکخراوی ئازادی لاوانی کوردستان. سپاس بۆ تۆ سپاس بۆ کە لەبارەی ئەمە کوردستان لەگەڵ ئێمە ئامادە بوو. زۆر بەخێر بکەن کەمال.